Hey, what's up guys? Welcome to Learn and Explore. من راستیم خوشحالم که گرامالاتان لویدیویکی نودا. لم ویدیو دا باسی 5 ئیدیەمی هەزەلی و بێمانە ئەکەین. ئەگەر وشە بەوشە سەیری ئیدیەمەکان بکەی زۆر بێمانە دیارن، بەڵام کە وەکو ئیدیەم حسابیان بۆکەی مانایان هەیە. با یەکەم دانیان دەست پێ بکەین وەڵێین get someone's goat. Get someone's goat. واتە بەدەستهێنانی بزنی کەسێک. ئەگەر بەوشە وشە بیکەین بە کوردی ئەوە ماناکەیەتی، بەڵامەوە هیچ مانایەکی نییە، بەڵکو ئەم ئیدیەمە بە مانای تووڕەکردنی کەسێک دێن یان ئیزعاجکردنی کەسێک. بۆ نمونە ئەڵێین It really gets my goat when people interrupt me. واتە زۆر ئیزعاجم ئەکات کاتێک خەڵک قسەم ئەبڕن. مەبەستەوە کە کاتێک تۆ قسە ئەکەی یەکێک قسەکەت پێ ئەبڕێت زۆر ئیزعاج ئەکات. It really gets my goat. واتە زۆر ئیزعاجم ئەکات. ئیدیەمێکی تر running around like a headless chicken. Running around like a headless chicken. واتە ڕاکردن بە ملاو بەولایە وەکو مریشکی بێسەر. ئەمە مانای وشە بەوشە ئیدیەمەکەیە، بەڵام ئەم ئیدیەمەش بە مانای ئەوەیەت کە زۆر مەشغوڵ و شپرزە بیت. مەبەستەوەیە کە زۆر مەشغوڵ بیت ئیشێکی زۆرە هەبێت، بەڵام ئیشەکانت بەباشی نەکەیت و شپرزە بیت. بۆ نمونە ئەڵێین I think you should calm down and organize your thoughts. You seem to be running around like a headless chicken. I think you should calm down and organize your thoughts. بە بڕای من پێویستە ئارام بیتەوە و بیرۆکەکانت ڕێک بخەی. You seem to be running around like a headless chicken. وا دیارە زۆر بە شپرزەیی بەملاو بەولایە ئەڕۆیت. مەبەستەوەیەکە پێویستە دابنیشیت و بیرۆکەکانت ڕێک بخەیت بۆ ئەوەی کە ئیشەکە بەباشی بکەیت. سێم ئیدیەمیان get up at the wrong side of the bed. Get up at the wrong side of the bed. واتە هەستان لە خەو لە لایەکی هەڵەی جێگای نووسنەکەیە. ئەمە مانای وشە بە وشەی ئیدیەمەکەیە، بەڵام ئیدیەمەکە بە مانایەوەیەت کە هەر بەیانی لە خەو هەڵەستیت بە بێجێوی خەبەر بێتەوە. هەندێک جارەوە نییە کە خەبەرتە بێتەوە هەر لە خۆتەوە جەو نییە، ئەمە پێڵێن get up at the wrong side of the bed. بۆ نمونە ئەڵێین Don't talk to him right now. It looks like he got up at the wrong side of the bed. Don't talk to him right now. ئێستا قسەی لەگەڵ مەکە. It looks like he got up at the wrong side of the bed. وا دیارە کە هەر بەیانی بە بێجێوی خەبەری بۆتەوە. ئەمەش مانای ئیدیەمەکە و ئیدیەمی چوارەم The elephant in the room. The elephant in the room. واتە فیلەکە لە ژوورەکەیە. ئەمە مانای وشە بە وشەی ئیدیەمەکەیە، بەڵام ئیدیەمەکە بە مانای ئەوەیەت کە کێشەیەکی گەورە هەبێت و هەموو خەڵکەکە پشتگوێی بخەن. The elephant in the room. بۆ نمونە ئەڵێین Let's talk about the elephant in the room before anything else. Let's talk about the elephant in the room before anything else. با قسە لەسەر کێشە گەورەکە بکەین لە پێش هەموو شتێکی ترەوە یان لە پێش هەر شتێکی ترەوە. پێنجەم ئیدیەم It's all Greek to me. It's all Greek to me. واتە هەمووی بۆ من وەکو یۆنانی وایە. ئەم ئیدیەمەش بە مانایەوەیەت کە شتێک لی تێنەگەیت و بەلاتەوە قورس بێت. بۆ نمونە ئەڵێین I've always wanted to learn basketball, but it's all Greek to me. I've always wanted to learn basketball. هەمیشە ویستومە فێری باسکە بم. But it's all Greek to me. بەڵام تێگەیشتن لێی زۆر قورسە. بەم شێوەیەش ڤیدیۆڕۆمان کۆتایی هات. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو لایک بکەنە بە هاوڕێکانتانی بنێرن و ئەگەر بەدڵتان نەبوو دیزلایکی بکەن. ئەگەر دەتانەوێت کاتێک کە ڤیدیۆ نوێ بڵاوکەین و ئاگادار بکرێنەوە سبسکرایبی چانەڵەکەمان بکەن و ئەگەر ناتانەوێت سبسکرایبی مەکەن. تا وەکو ڤیدیۆ داهاتوو خواتان لەگەڵ.